سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی پاشیف هەرچەندە دواشەوەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزە بەڵام ئێمە بە گڕوتینێک و بە بەرنامەی پڕچێژەوە هاتوینەتەوە لای ئێوەی خۆشەویست بەو هیواین هەمیشە تەندروست باش بن و لەگەڵ عیبادەت و تاعەتی ئەم مانگی ڕەمەزانەدا سەلامەت بن و بەخۆشی بەڕێکەن ئینشاءالله. السلام عليكم ورحمة الله وبركاته. شبت تجي خير وبركة هنديش وتد بلا طاعة وفرستن وعبادتي وزيادة تربط فان شبادا أول بدن آخفتنيت قنجية يد باشية طيبة تجي تورن جواكي دا بلافكن لا برزگريكت هي آخفتنيت باش بين چرا سر كرن افشواش بيرامد شو أسحكمه هي ويكا چند زراو بيه بس شويدي آخر جار مديت هيف قلق وزراو بي يعني هيدي دزراو بد حتى خو برزت كت أنا ظنم كو افشوا خو برزة كر بيان نه حتى بریا جشن رمضان پیروزی افساله که وجود بینی نیازی بینی دیوراده بریاره تدایم بوده جشن رمضان پیروز. پر آوایی کی بود یا گرین که آوا خودش مقابل کرد بریا او هیوب تمامی زراف بود و هیوب کادی دست بود. ان شاء الله و لقل اوجدا باشتوایی و بخوشی لناو هم مالو ولا كردستان وهر شاركشي كردستاني شعب بجين جوان أو بويا إمج هر لسر أو بابتا توري أم شومان بردوامة كين لسر بهامي أشتوائي لإسلام دا چونا وبتعبد لمانجي رمضان يجدا أو بهامة چندك توخ بكينو هم لناو خيزانك ودس بيبكين لتاكو لروحي خمانو ودس بيبكين تادواتر بوكو ملقاو همو كردستانيش بقريتو إن شاء الله لكردستاني كي بر أشتي دا بجين يعني طيبتي وقتاً بحث كردستان وآشتوایی تیم طيبتيش عالی دین اسلامه و آشتوایی ناف کومالگه داد ناف خزان داد که هجرت تجی ماجب بگیری وش خزان دست بکرد خوش خزان اجدا قال لك رنگ تدا راست قال لك ثمن تدا قال لك راو بريار جدا تدا لیا گرنگ اوا همی بيج و اكودو قبیل کن آشتوایی ان شاء الله بري ام دسوی بابتی بكینو ما مستعینی بتدف ما ئەمدێ بەرەف حەلەبجەی بچین کۆبزانی چ هەیە لە هەڵەبجە دانیشتوانی هەڵەبجە و هاوڵاتیانی ئەو شارە خۆشەویستە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە بۆ ڕێزگرتن لە شەوانی قەدر ئەوان بە شێوازێکی جیاواز کاریان کردووە کە هەڵمەتێکی خوێنبەخشینیان ئەنجام داوە شوان لە هەڵمەتەکەیە دەیان بوتڵی خوێن لە گروپی جۆرا و جۆر کۆکراونەتەوە و لە کاتی پێویست بەکارەهێنرێت یەکێک لە بەرنامەی پاشیف لەسەر بەخشین بوو کە باسمان کرد لەناو ئاینی ئیسلامە بەخشین ئەو خوێن بەخشینیش کە یەکێکە لەوانە و بەشێکی سەرەکی گفتوگۆکانی ئەو بەرنمەیە بوو پێماوێت تۆ سۆڤان پێشکەشتا کرد بەپێی دەق و فەرمودەکانی خۆی گەورەش بێ پاداشتی تایبەت بۆ ئەو کەسانە دانراوە کە خێرەکە مازنە تایبەتیژی خوین بەخشین هەرچی وسایەت و گیانی خوب بەخشیە کەسێکی بێژە دەبزانین کە هەڵەبجەیە چاوە خەلکی خینە خو پێشکەشی وان کەسا کردی ئەبێت پێتوی پێهین و ژیانەوانە ڕزگار کردی بەرە هەڵەبجە بابینەری بین ئەبەخشم خوێن بۆ ئەوەی ژیانێ دەرباسکەم لە نەهامەتی و دەردی سەری ئەبەخشم خوێن بۆ ئەوەی ژیانێک دروستکەم پڕ بێ لە خۆشگوزەرانی بە خوێنی خۆم ئەنەخشێنم نەخشەی کوردستان و کوردستانی یەک پارچەی هەر چوار پارچەی لەشم ببەخشم لە پێناوی کوردستانە هێشتا هەر ئەڵێم ئەبەخشم ئەبەخشم چونەوی ئۆرتەلاجە چونەوی سواس بۆ خوێنبەخشانی هەڵەبجە کە توانیویانە بە جوهدی خۆیان خوێن ببەخشن و بەوانکی خوێنی هەڵەبجە دەوڵەمەند بکەن بە خوێن و نەخۆشی ئەم شارە پێ نەگیرێن بۆ
خوێن و هەروەها نەخۆشانی سالاسیمای ئەم شارش هەتاوەکو ئێستا توانیویانە خوێنان دەست بکەوێ بە هەڵ و هیمەتی خوێنبەخشانی ئەم شارە. لقی هەڵەبجەی بەخراوی بەخشینی خوێنمژان بە هەمانگی بانقی خوێنی هەڵەبجە ئامانجمان لەم هەڵمەتی خوێنبەخشینە ئەوەیە کە لە شەوان پیرۆزی قەدردا ئەوانی کە بەشداری ئەو شەوە پیرۆزەکەن لەم هەڵمەتە بەشدار بن کە بۆ خۆی کارێکی دین و ئینسانیە لەبەرەوەی ئەمانەوێت لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆزە بانقی خوێنی هەڵەبجە خوێنی پێویستی تیا بێت چکە لە ڕۆژانە بێگومان پشووی فەرمیە خەڵک بۆ شێوە ناتوانێت سەردانی نەخۆشخانە بکە. ماشاءالله خێرەکە مۆزنە خودی ئیشڵا خێرەوانە بنوێسە تایبەتیژی دوان ڕۆژ و شەوێت پڕ خێر و بەرەکەت شەوێت لەیلەت القەدر حتممە خێرەوانە گەلک و گەلک مۆسترە شوێ بۆ بەری ڕەمەزانی تێتاکردن ئینشاءالله ژەوان زۆر جار ئەگەر نەتوانی لە ڕێگەی مادیەوە بێ یاخود نەتوانی هاوکاریەکێ بکەی بەمانەوی ئەوە تا کەسانێک هەن هەر شوێنێکە شتێک ئەدۆزنەوە بۆی کە خێرێکی تیابکردنیش بەشێکی جەستی خوێن واتە بەخشین بە هەر شێوازێک بێ ئەکرد ڕاستەوە تۆڵی سەدان دەرگای هەیە و ئینشاءالله جێکی خۆشیەگرێ لای خۆی گەور وەختێ ئەوانە خین دەب تایبەتیژی چاوێمل سەر یعنی تێستا یەکەم یعنی فەحسیبی گەلە گەلە نەکەم گەلەکە نەخۆشە بەس زۆر گەلەکە بچیکە بەس گەلەکە ئێشە چیکی مرۆڤ زرە و گەلک دێدات ئیشڵا هەمی مرۆڤ تایبەتیژی کوردستان ئەمەیە خوشتوی دیر بنش هەمی نەخۆشیە دیر بنش هەمی دەرد و بەڵەوەکی هۆژەژی دەستپێکی مۆژە پێکری خود حەسکت ئەفشەوە بابەتێکی گرنگ ئەم دێ بەحەسکین ڕەنگە شەوێت دەربازبوویدا مە شلانێکی بە بەحەس کردبێت بەسیا گرنگە تایبەتیژیت ئەفشەوەدا وێ ڕەوشە ئەم نوکەتێدا دەربازبین تەکەزیەکە ماستەر و گرنگیە کە زێدەتر بدینی ئەوژی ئاشتەوەیە خود حەسکت بۆ بەرنامەی پاشێوی ئەفشەوەژی مامۆستا زاناگردە سووری پێشنوێژ و تەرخوینی ئاینی دیال ما دەبێت مامۆستا و گەلە بخێر هاتی یاخوا محفوظ بن خی گەورە سەلامەتمان محفوظ بن یاخوا لە ئێوەش ئینشاءالله محفوظ بن یا ولو روشكيمت مهم بس هم حر حسكي بيجنا ميفونت خو رمضان بيروز لهم لاقي ان شاء الله خدا لهم قبول كاد ان شاء الله يا رب ما مستعم هر درجه فاكين طيبه تيجي باتنا ديني اسلامي هر اسلام خو بيفاوي يعني السلام مش عربي كرديجي اشتوي راست يعني بوچي هم امشناوي دس ببكين وقت اسلام هاتي اف ناور سر خدانا او روشا اسلام هاتي پیغمبر صلی الله علیه و سلم وقت هاتي دما گوت یا ما ارسلت الى لتمم مكارم الاخلاقي آشتاوایی اسلام و سلام جی بشک بیشویه حتی هم شناوی دست بکین بوچی اف ناوه دانا اثر شلای خدای نازم سرتها بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله زور سپاس دەکەم دەبەوە دەرفەتە خوای گەورە تاعات و هەموو عیبادەتی ملای قبول کە دیارە خوای رب العالمین ئینسانەکانی کە خەڵق کردیە ئینسان بریتیە لە چەند بوعدێک ئینسان بریتیە لە ڕۆح و لە جەستە ڕۆح و جەستەی ئینسان ئەگەر ڕۆح پەروەردە نەکرا لەسەر ئاشتی و لەسەر تەباوی و لەسەر خۆشەویستن و لەسەر مەحەبەت و ڕێزگرتنی یەکتری و بەرامبەرەکانی خۆی دیارە بەشەشی نەفسانی هەیە لە ناو ڕۆحی ئینسان شەڕانجێزە هەروەکو خوای گەورە کە فەرمێ وما ئوبەڕی ونەفسی ئینە النەفسە لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي دایم ئەو نەفسە حەز دەکا ئینسان بە شکلێکی دیکتاتۆرانە بیرکاتەوە خەرچی بەرامبەری خۆی بچەوسێنیتەوە ڕێز لە بەرامبەری خۆی نەگری بەڵام خوای رب العالمین هەر لە ئادەمەوە تا خاتەمی محەممەد صلی الله عليه وسلم کە خاتەمی پێغەمبەرانە کە یەک لە دوای یەک ئەو پێغەمبەرانەی نرد لە پاشی تەوحید و خواناسی لە پاشەوەی کە خەڵکیان فێر کرد ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت خەڵچینە تەنها یەک خوددا بپەرستن ڕوو لە یەک خوددا بکەن خەزینەی ئەو خوددایە پڕە لە هەموو شتێک لە پاشی ئەوە بەڕاستی خوای گەورە پێی خۆش بۆ ئینسانەکان بە ئاشتی لەگە یەکتری بژین ڕێز لە یەکتری بگرن مقدسترین شت لە دینی ئێمە ئیمانە وانە مقدسترین شت لە ئێمە ئیمانە ئەو جەخوای رب العالمین چی فەرمە دەربارەی ئیمان
فەرموویەتی فەمەن شاء فەلیؤمن ومەن شاء فەلیەکفر، یعنی ئەی خەڵچینە شەڕ لەگە یەکتری مەکەن لەسەر ئیمان. ئەمە بڵێن فران کافرە و لۆم هەیە بچم بیکوژم، ئەو بڵێ لەبەرەوەی فران دینی جیاوازە لە بۆم هەیە بچم بیکوژم. خۆی رەب العالەمین کۆمەڵک ئاەتی زۆر جوانی وەکو مەبادی و وەکو استراتیژەتی دینداری فێری ئینسانی مسلمان دەکات کە دەفەرمێ لا ئیکراهە فی الدین، تۆ بزیکردنمان نییە لە دین. لەبەر چش خۆی رەب العالەمین ئیکراهی مەنع کرد لە دین، لۆی کە خەڵکی نیفاق دروست نەبی. چۆ خۆی رەب العالەمین ڕقی لە ئینسانی منافقە، إن المنافقین فی الدرك الأسفل من النار. منافق یعنی دووڕوو، یعنی لەسەرەوە خۆی وانیشانەدا کەسێکی زۆر باشە، بەڵام لە دڵ و دەرونیشیەوە لە پشتی کامیرەوە کەسێکی ترە. جا لەبەرەوە خۆی رەب العالەمین نەیویستیە ئەو بەشە شەڕانگێزیە لە ناو دڵ و دەرونی ئینسان پەروەردەبی، پێغەمبەرانی ناردیە سەلامی خوا نەبی یەک یەکاتن تربیەتی ئەو خەڵکەی بکەن، تەسکیی نەفسی ئەو خەڵکەی بکەن، برێن خەڵچینە دڵ و دەرونی خۆتان پاکەنەوە، تەنها یەک ئیمانی تێدا بچێنن کە ناسینی رەب العالەمینە و پاشانیش هەموو ئینسانەکان لەگە یەکتری برانە. یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. ئەخر باشە ئەگەر ئەمە پێکەوە ئاشتیانە نەژین کو دەتوانین تعارفکەین. هەر لەبەر ئەوە خۆی رەب العالەمین کۆمەڵک ئاەتی زۆر جوان لە باسی معاملەکردن لەگەڵ غیرە مسلمان، لەگەڵ ئەهلی کتاب، لەگەڵ کەسانە کە ئەسڵەن هیچ دینی نییە. زۆرجار ئەو پرسیار ڕوبەڕوویمە دەکرێتەوە دەڵێن مامۆستا باشە ئێوە دەڵێن بەس مسلمان دەستە باشت. ئەی باشە ئەو خەڵکەی کە لە دارستانێک دەژی تا ئێستا هیچ دینی پێ نەگەیشتیە، کەس نەبووە باسی لا ئیلاهە ئیلا الله لە بۆ بکە، دێ ئەو گوناحە یعنی ئەو فەقیرە گوناحی چیە ڕۆژی قیامەت خوا بفی خاتە جەهەنەم. نا دەڵێ ناسیتە جەهەنەم. خوای گەورە ئەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا. زانە ئەو دینە چەند شتی جوانی تێدایە، بەڵام بەڕاستی ئێمە زۆر جار دیوە جوانەکانی ئەو دینەی خۆمان قورئان و سنەتی ڕەسوڵ الله صحیح صلی الله عليه وسلم دیوە جوانەکانمان لێوە دیار نییە. کۆمەڵک مەسەلەن ئاەتی دەینین کە لێ حاڵی نین دێن دەکەوینە ڕەخنەگرتن لە دین. جارێ برادەرێتی ئیسلام بوویتە مای نەمانی ئاشتی و نەمانی پێکەوە ژیانی ئینسانەکان لەبەرچی تێوەتە خوای گەورە لە چەند جێ لە قورئان دەفەرمێ قاتلوا المشرکین کافە یقاتلونەکم. ئەو هەموو ئاەتە تم کاچی من لە قورئان 333 ئاەتمان هەیە کە باسی جیهاد دەکات. باشە ئەو 333 ئاەتە جیهاد بە معنای فراوان و یعنی گشتیەکەی کە جیهادی نەفسە، کە جیهادی ماڵە، کە جیهاد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی لە سەحابەی دەکرد کاتێک لە شەڕی ئوحد و بەدر و ئەوانە دەگەڕان و دەیفەرموو رجعنا من جهاد الأصغر إلى جهاد الأكبر. دەیانگوت وما جهاد الأكبر يا رسول الله، جهادی ئەکبەر چییە؟ دەیفەرموو جهادی ئەسغەر ئەو جهاد و شەڕە بوو کە بەرامبەر کافر کردمان، جهادی ئەکبەریش جهادی نەفسمانە. زانە ئەو دینە کە چەند خەمی نەفسی ئینسانیتی، ئەگەر نەفسی ئینسان پەروەردە بوو بەڕاستی لەسەر ئەوەی کە خوای ناسی ئینسانیەتی ناسی ئەو کاتە ئامادە نییە ئەزیەتی بەرامبەرەکانی خۆی بدە. باشە مامۆستا زۆر جار کەسەکان مسلمانن ڕوو لە خوان ئەچنە مزگەوت ئەگەڕێنەوە، بەڵام لەگەڵەوەشدا لە ناخیەوە بۆ نمونە شەڕانگێزیە کە زۆر جارە بێتە هۆی لێکترازانی دوو کەس یاخود تێکدانی هەندێک کەس یا تێکدانی ئاشتەوایی کۆمەڵگا بەهۆی قسەیەکەوە بێ، بەهۆی شتێکی باسیتیشەوە بێ. هۆکاری ئەمە چییە؟ یاخود بڵاوکردنەوەی پەیامی ئاشتی لەسەر هەموو مسلمانێک فەرزە یاخود ئەبێت چۆن بێت کە بەتایبەت تۆ مسلمانی چۆنە بێ ئەو پەیامە بگەێنیت؟ هەر لە ناو خودی نوێژەکە کاتێکە مەتەحیات دەخوێنین کە مناجات دەکەین لەگە رەب العالەمین دەرین السلام عەلەینا وعەلا عیبادی الله الصالحین. کاک ئەحمەدی موفتی زادە دەفەرمێ زۆر خۆم بە شەرمەزارە زانم بەرامبەر خوای سبحانه وتعالى دابنیشم و لە تەحیات بڵێم السلام عەلەینا وعەلا عیبادی الله الصالحین کاتێکی سەلام دا و ڕقم لە برایەکەم بی، ڕقم لەو تەنیشتەی خۆم بی، ڕقم لەو تەنیشتەی خۆم بی، ڕقم لە جیرانەکەم بی، ڕقم لە خزمەکەم بی، ڕقم لە کەسێک بی لەسەر ئەساسەوەی کە دینی جیاوازە، لەسەر ئەساسەوەی کە نەتەوەی جیاوازە، لەسەر ئەساسی ئەوەی کە حیزب و یعنی لایەنی جیاوازە. نە ئەمە بەڕاستی ئیسلام هاتووە لە خلالی ئەو نوێژکردن و مناجاتە فێریۆمان دەکا کە ئەمە پەیامێکی ئینسانیمان پێیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ئەوکو حەدیثەی جەنابەت خوێنتەوە إنما بعثتم لأتمم مكارم الأخلاق. آخر دینی مە دوو بەشە، بەشێکیان خواپەرستی، بەشێکیان ئەخلاق. صحابە پرسیتیان یا رسول الله دین چییە؟ فەرموویتی مە الدین یا رسول الله، فەرموویتی الدین و حسن الخلق. دەی لە هەموو ئەخلاقە جوانەکان ئەوەیە کە ئینسان ئاشتی خواز بی، نەرمونیان بی،
ئەها چەند فرمودەی شێرینی هەیە رسول الله صلى الله عليه وسلم تبسمك في وجه أخيك صدقة زەردەخەنەت هەبی بەرامبەر خەڵکی ڕقی لەوەی بۆ کەسێک مڕ و مۆچ بی ڕقی لەوەی بۆ کەسێک تووڕە و تون بی ڕقی لەوەی بۆ کەسێک دین بە توندی بگری بە تەتەڕف بگری ئەخرت کاتێک کە دین بە تەتەڕف گیرا بەڕاستی مشا دەکەین ئەو کارەساتەی کە لە عالەمی ئیسلامی دەبینین ئەو هەموو گروه و دەستانەی کە بە ناوی دین تونڕەوی دەکەن دەبیتە ناشرینکردنی دین ئەی ئێستا تەماشای ئەوروپاکەن ئەو خەڵکی کە دەڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەو خەڵکی کە بەرەو ئیسلام دێ ئەو خەڵکی کە ئیسلامی خۆشەوێ ئەرە بە زەبری شمشێرە خەڵک لە ئیسلام دەترسێ کە دێ دەبێتە ئیسلام نا ئیسلام خەڵک دێ لە ڕێی عەقڵ لە ڕێی منطق لە ڕێی زانست لە ڕووی ئەوەی کە تەماشا دەکا ئەو هەموو ئەخلاق و سیفەتە بەرزانی کە لە ناو مسلمانە ملتەزیمەکان هەیە کە ڕێز لە جیرانی دەگری کە ڕێز لە هەموو خەڵک دەگری ئێستاما لە کوردستان دەژین چەندین ساڵ پێشتر جوولەکەکان لە کوردستان بوون ئەوانیش بەشێک بوون لە کوردستان دوای کە گەڕانەوە ئیسرائیلوانە دەی لەو کوردستانەی تا ئێستا شەڕێک نەبووە لەسەر ئاین شەڕێک نەبووە برێ ئەوە جیرانەکەم ئێمە زۆردا ڕوبەڕووی ئەو پرسیارە دەبینەوە کابرا دەرێ مامۆستا جیرانەکەم ئێزیدیە یان مەسیحیە یان کاکەیە یان هەر کەسێکە ئەرێ دروستە خواردنی بخۆن دەڵم کاکە قورئان فەرموویتی سەردانیان بکەن سەردانتان بکەن خواردنیان بخۆن خواردنتان بخۆن معاملاتیان لەگەر بکەن هەتا دەتوانی زەواجیان لەگەر بکەی دەی بزانە ئەو ئیسلامە چەند شیرنە چەند ئەخلاقی جوانەیە یعنی تەماشای هەر ڕۆژی ئەو دینەی دەکەی بەڕاستی هیچ ڕۆژی نبینیەوە ڕەشاتێکی پێوەبی چونکە ئەو دینە دەستنووسی بەشەر نییە تا ئەمە نووسی بم قابلی ڕخنە لێگرتن بی ئەوەی کە نووسیتی خاڵقی ئینسانەکانە خاڵقی ئەو کەونێ ئەو دەزانی ئێمە پێویستمان بچیە پێویستمان بە پێکەوە ژیان و پێویستمانە پێکەوە بژین مامۆستا هەر گرێدای پێکڤژیۆن طبعا دەخۆزە لێبوونێکە دەست پێکیان فەرموودە من خەلقان يعني خەلەتیش مبی إنما بعثت لأتمم مكارم الأخلاق بس فيري از بحثي أخفنا كوديا بيغمبري صلى الله عليه وسلم وكيل بجد الدين المعاملة ڕاست يعني هم الدين همي معاملة بس الفيري معاملة برامانا چه پیدا كتت كردية دا باشه اگر معاملة أو تعامل ما ياد قال إيكودو بتهكه هو صابت سلبين يعني عاجز مش إيكودو قلنا هو چند دامازنه میگفت که چه تشتی مرو في قبيلة چه تشتی که مرو في قبيل نينا طبعا ئەو دینەی مە بەشی باسمان کرد بەشەشی خواپەرستی و عیبادەتەکانە بەشێکی تری ئەخلاقە زۆر جار لە هەندێک فەرمودەی پێغەمبەری خوا هاتی عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێن دین هەمووی ئەخلاقە تەواوی دین یعنی ئەخلاق بەشەشی ئەخلاقەکەمان بەرامبەر خوای رەب العالەمین کە ئێمەی خەڵق کردیە ئێمە حەقی بەندایەتی خۆمان بدەین بەرامبەر خوای خۆمان بەشێکی تریش بەرامبەر بەندەکانی رەب العالەمین ئەخر ئێمە خۆ معاملەمان تەنها لەگەر خوا و لەگەر ئینسانەکان نییە معاملەمان لەگەر حیوانات معاملەمان لەگەر دار و بەردە ئەها ئیمامی عومەر ڕزای خوای لێبی قبولی نەکردیە حتا یعنی خەڵک ئەزیەت و ئازاری حیوانیش بدە فەرموویتی نابی باری جێدرێژێک دوور لە جەنابتان لەوەندە زیاتر بی هەر کەسە گوای کرد و مخالفەی کردیە دەی ئەو دینە بەڕاستی هەموو جومگەکانی ژیان لە هەموو جومگەکانی ژیان نەسیحەت و ئامۆژگاری تێدا لە بۆ ئێمە ئەگەر وات کرد ئەوە ئەزرەکەی وایە ئەگەر ئەزیەتی داک و بابت کرد مەسەڵەن ئەزیەتی زیرانت کرد هەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک لەوەی کە فێری ئاشتی خوازیمان دەکات لەگەر یەکتری چۆن بە ئاشتی بژین فێری ئەومان دەکات کە جیرانەکەت هەبوو برسی بوو ئەتۆش بی خواردنەشی خۆش بخۆی تام و بۆن و بەرامی خواردنەکە بچیتە ماڵی جیرانەکەت سێزار سوێندی خواردی دەفەرمێ واللهی لا یؤمن ئیمانی نییە ئەو کەسە ئەگەر بزانی وا جیرانەکەی هیچ نێبیخوا و ئەویش خواردنێکی باشی لە پێشە و جیرانەکەش هیچ نێبیخوا جا ئیسلام لە هەموو مەجالاتەکان هاتیتە قسەی خۆی مامۆستا فێری تایبەتیژی گەلک جارە ئەم وەکی برادەرش ئێکودو تۆڕات بین شێکودو سلب بین یعنی ئاخفتن تەمامی نامینێت هێدی ئێمە بەرەف جەژنێژی بەچین تایبەتیژی جەژنە پیرۆز یعنی پەیامەوەی ئەوە ئاشتەوەی وەلو جەژنە ئەف ساڵە خودی حەز کرد بێت ئەم ماڵ بە بینش بەر کۆرۆنای بڕیار ڕووسای هاتینە دەرێ خستن کە دەچلێت جارێ دیار نینە بەس ئەوێت ژێک تۆڕە گونەهاوانە چەندە ئاشتەوەیت ناوبینەوەدا تەمامی تێک چووی ئەو چ بکەن کودا خودی عیبادەتێوانە قبیل بگرت وەگەڕیانەکەوت طبعا يك لبيامكاني رمضان پیغمبري خوا صلى الله عليه وسلم كفرميتي من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه هر كسك براسي أجر قصي خوي وكرداري خوي جوان نكرت خوي رب العالمين بيسي ببرسي كردني زجي إنسان نية سو زور زار لو أنا كابرين ملحيد برسيارة كدري باشا خدات سبي بيسي بنوجي إيميا خدات سبي بيسي بروجي قرتني إيميا ربنا والله خواه هيس بيسي فينيا خدا بخوماني واجب كرديا ڕۆژی واجب کردێت لە بۆ سوودی خۆم سوودی ڕۆحی سوودی ئینسانی تا ژیانی هەژار و فەقیرەکان بیر بێتەوە
تا خۆم کۆنتترۆل کەم تربێتی نفسی خۆمی پێ بکەم نوێش لە بۆچی ئینە سەڵاتە تەنها عن الفحشاء والمنکر یعنی تەواوی عیبادەتەکان لە دین ئەگەر هەموو خەڵکی سەرزەوی کۆکەوە هەر هەمووی خواپەرست بی هەمووی لە سوز دەدابن یەک زەڕە لە ملکی خوا زیاد ناکە ئەگەر تەواوی خەڵکی سەرزەوی شەمووی کافر بی زەڕێک لە ملکی خوددا کەم ناکە بەڵام قازانجەکەی بۆچی بۆ خۆمانە ئەو پرسیاری جەنابی زۆر جوانە پێویستە بەڕاستی لەسەر هەموو لایەکمان لە خێزانەوە ڕادەست پێ بکەین ئێستا لەوانێت چەندین ئافرەت چەندین پیا و چەندین خێزان لە مارەکانی خۆیان دانیشتینە عیلاقیان بین نییە جامەسا ئەم بابەتە زۆر گرنگە و هەڵوێستەی باشتریەوێ لەسەری و قسەی زیاتری لەسەرکەین بەس ئەگەر ببووری لێرەیە ڕاتەگرین لە بەرۆی ئەچینە لای پامنێرانمان لە هەولێر و لە سلێمانی دواتر ئینشاءالله لەسەر قسەکانە بەردەوامە بین لە هەولێر ئاراس ئەحمەدمان لەگەڵە بێ لە سلێمانیش ئارام بەختیار سڵاوتان لەبێ سەرەتایە مەلای تۆ ئاراس زانیاریەکان لای تۆ چییە؟ هاژە شەوتان باش شەوی هەمولایەک باش ئەم شەو ئێمە لە پیشانگاکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلین بەراورد بە ساڵانی ڕابردوو لە بەرەبەری ڕۆژانی جژن ینی قەرەباڵغێکی زۆرتر جموجۆڵی زیاتر بە پیشانگاکانی ئۆتۆمبیلە دیار بوو بەڵام ئەم ساڵ بەداخەوە بارودۆخی کاتۆتە پێشەوە کە بازاری کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل زۆر سستان ئێستا دەبینین هیچ پیشانگایەک نەکراوەتە ئەو ئێستا ئێمەش لێ لەبەر ئێمە ینی خۆیان تۆزێ تاخیر کرد بۆ ئەوەی ئەنی ڕاستەخۆیەکان لەگەڵ کوین و قسە بکەن ئێستا ڕاستەخۆ دەچمە لای میوانەکان دەمێک ڕامگرتوون کاک بەهادین ئەمێ پرسم بۆچی ینی بازاری ئۆتۆمبیل بازاری پیشانگاکان بۆ وا چۆڵە بۆچی وا سستە سەرەتا ڕێز و سلااو بۆ کەناڵەکەتانە بۆ تەواوی بینەرانی کەناڵ 24 بەهۆی ئەو بارودۆخی کە ئێستا ئێمە تێکەوتوینەوە کە ئەو کۆڕۆنای هاتیە بەخۆ دەزانی ئیشی ئێمە زیاتر لەگەر معافەزاتە و لەگەر جنوبە با بڵێن ڕێگاکان داخراون کەس ناتوانانی هاتو چۆ بکە زیاتر سیارەکان ئەوان دێندەی کڕون و فرۆشتن هەر ئەوان بازاڕیان بەدەستەوەیە لە بەرۆی بڵێم 180 کڕیارەکان لە ناوەڕاست و خواری و عێراقەوە دێن سیارە دەخڕن با قەشتەی دیش هەیە ینی کۆرۆنا دەوری زۆری هەبوو کە خەڵک ئیسابی ئەوەی دەکات زیاتر ئەو پارەی هەیەی دایبینێ لە ماڵەوە نایە سیارە بکڕی ئارو گۆڕ ناکە یان سیارێکی گەورەی هەیە دێ سیارێکی بچوک بکڕیان بچووکێکی هەیە بێگەورە بکڕێ ئەترسێ لە خۆی ئەترسێلەوەی ئەو کۆرۆناها لە تەلەڤیزۆن لە کەناڵەکان وا دەنگۆ بەڵاویتەوە لە 18 مانگی تر و لە 12 مانگی تر ئەمە دێتەوە دووبارە بێتەوە جا خەڵک نەحەقی نییە ئەگەر نەشکڕێ ئیشەکە ئێمەش ئەوە بەوەکو جەنابەت بە خۆت دەیبینی زیاتر سیارەی برندمان هەیە سیارەی ئەمریکیمان هەیە ئەوانە ئێمە ڕۆژانە تەنسیقمان هەبوو لەگەر با بڵێن نەجەف و بەغدا و بەسڕا ئەوانە سیارەمان دەنارد کە ڕێگا نەبی ئەوان بێن ئێمەش سیارەمان نافرۆشێ 180 عەرەبە ئەیکڕی 120 عەفو کوردەکە ئەیکڕێ جا ئەوەیە ئێمە بازارمان نییە و بەڵێ ئێمە کرێمان مانگانە بۆ هەر مانگێک 5500 دلار لێرە و زایدەن چایچیمان هەیە و عرسمان هەیە و عاملمان هەیە و زایدەن زەریبات ئیشەکە لێوکانە 4-5 نەوە ڕسوماتە دەین ساڵانە ئەوەش هەم کولفێ لەسەر ئێمە باوەڕکە قسێکت بۆ بکەم ئەمە ئێستا لە بیدایەتی مانگ ئەوڕۆ 19 مانگە 19 مانگە تا ئێستا 7 عەقدمان نووسیە یعنی 7,000 دلار مەسروفمان بۆ 700 دلارمان وەرگرتەوە چەندی بدەینە زەرائیب چەندی بدەینە عەمال چەندی بدەینە چایچێکە ئەوەیە باکە بازارمان با عەفوم کە زیاتر ئەوشت پێ برێم ئێمە زیاتر سیارەی برندمان هەیە ئەگەر جەنابەت دەیبینی یعنی سیارەی برند جاران دەمان کڕی هەرکوی بتکڕی باە بتفرۆشتا باە سیارەی 1000 دلار ئیستفادەت دەکردلی بەڵام ئێستا زایدەن کە ئەو 1000 دلارش نماوە هەر سیارەیەکیش با بڵێن 2000-3000 دلار لە سعر هاتوتە خوارێ هەتا 12 سیارەمانە تو ئیسابی کە هەر سیارێکدا 3000 دلار سعری دا ببەزێ بزانە دەکات چەند تقریبا 35,000 دلار بەس لە سیارەکان لەو سیارە برندانە ئێستا زەرمانە بەهۆی ئەو کۆڕۆناوەیە بەڕێزی من کاکسەیدیشم لەگەڵ دەبێت کاکسەید ئەمڕۆ حکوومەتی عێراق بڕیاریدا کە بۆ ماوەی 2 ساڵ هاوردەکردنی ئۆتۆمبیل بۆ تەواوی عێراق هەرێمی کوردستان ناگرێتەوە ڕابگرێت ئەمە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی بازار ئۆتۆمبیل دەبێت یان ئۆتۆمبیلی پێویست هەیە لە هەرێمی کوردستان کە بەشی پارێزگاکانی دیکە عێراقیش بن بەڵێ سەرەتا بە خێراتنی کەناڵ 24 و جەنابتان دەکەم زۆر بەخێر بێن
ئەو بڕیارەی کە حکوومەتی عێراق داوێتی لەم کاتە باوەڕ ناکەم هیچ گۆڕانکاریەک بە کاتی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل لەم کاتەیە بکە لەبەرەوەی ئۆتۆمبیلێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە زیاد لە حەد یعنی ماڵ نییە ئەمڕۆکە وەکو ئینسانێکی بەسیت لەو شارە و لە وڵاتی ئێمە بژێ ماڵ نییە دوو سیاری نەبێ ئەگە زیاترش نەبێ کە لەو کاتە باوەڕ ناکەم من بڕیارە هەست تەسیر و گرانی و یان هەرزانی لە ئۆتۆمبیلی ئێستا بکە ئۆتۆمبیلی پێویستێ ئێستا لە هەرێمی کوردستان کە هاوردەکرابێ و لەسەر ئێوە بەڵێ ئۆتۆمبیلێکی زۆر زۆرش هەیە وەکو هاوردەی ئێستا هاتووە و زەرمەندش بووە بەو دوایاناگە جەنابتە ناگدارن تەزرە باری لە هەرێمی کوردستان و لە ئێران و ئەو تەزرێش زەرێکی زۆری لە ئۆتۆمبیلەکان داوە سیارە نییە ئەمڕۆ 1500 دلار زەرێری پێنەگەێنێ زۆر بەخێر بێن سەرچاو بڵێ ئەنی هاژە بابەتێکی دیکەشەیە کە ئەمڕۆ لێرە قەدەغیا چوو لە هەر سێک ڕۆژی جەژنی قەدەغیا چۆی تەواو دەبێت ئەمەش هاوڵاتیانی تۆزێک سار کردوتەوەی کە ئۆتۆمبیل بکرن چونکە پێشتر هاوڵاتیان بۆ جەژن یان ئەگەر ئۆتۆمبیلیشان نەکڕی بە ئۆتۆمبیلەکەی دەگۆڕی بەڵام ئەمە ئەنی هێندەی دیکە کاریگەی لەسەر بازاری کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل کرد باشە ئاراس بە گشتی ساری سیارە دابەزیوە یان نرخەکەی بەرز بۆتەوە نرخەکەی لە 110 تا 112 دابەزیواژ شکلاوە دێهۆژە تڕمبیل لە خۆ گۆڕێت ئەمدەش هەولێرێ زۆر سپاس زۆر سپاس بۆ ئاراس ماتواکە ڕاستە خۆت گەلمەدەوەی ئەمێ بەرەف سلێمانی بە بچین هەفکارێمە ئارام بەختیار گەلمەدە ئارام ئەف دەمێتە باش ئەف شەڤە بارم توێژ دەرڤە بزانم کە تورکیش جهەیەکێ باژارە سلێمانی دیسا خواردن و بەخواردن هەنە یانژی کەشهاوایەکی ئیمانی هەیە بزانم چل دەفتە هەیە ژوان سلااو لێبێ هاژە سلااو لە تۆش ئەگە هاژە بە تەمای گۆڕینی سیارەکەیەتی با بیگۆڕێت لە بەرەوەی قەدەغیا چۆن ڕاگەندرا بۆ ڕۆژانی جەژن بۆیە ناتوانێت بێتەوە بۆ سلێمانی ئەگەرەی گۆڕی ئاساییە گۆڕم جارە بە هەر ئەوە بێ باشە من هەر لە جێگەیەکەم ئەوش هەر خواردنە بەڵام خواردنی چەرەزات ئەمجارەیان نزیک دەبینەوە لە جەژن هاوڵاتیان ڕوو دەکەن ئەو شوێنانی کە نوقل و چکلێت و چەرەزات زیاتر کە لە جەژناندا ماڵاندا دەنرێ هەرچەندە قەدەغی هاتشۆش ڕاگەنداوە بۆ ڕۆژانی جەژن سەردانیکردنی یەکدیش قەدەغە کراوە بەڵام هاوڵاتیان هەر بۆ خۆیانیش بێ ڕوو دەکەن ئەو شوێنانی کە چەرەز و نوقل و چکلێتی تێدا دەفرۆشێ من لە یەکێکم لەو شوێنانە چەند کاژمێرێک پێش ئێستا ئێرە یەکجار قەڵەباڵغ و هاوڵاتێکی زۆر ڕووی لەم شوێنە دەکرد دەموێ لەگەڵ خاوەنی ئەم جێگای قسە بکەم بزانین هاوڵاتیان تا چەند دەهاتنە ئێرەوە چ جۆرە چەرەز و چکلێتێکیان زیاتر دەبرسلااو لێ بێت ئەگەر پێمان بڵێن چ جۆرە چەرەزێک یاخود چکلێتێک زیاتر هاوڵاتیان خواستیان لەسەر بوو چەند کاژمێر پێستا کە ئێرە قەڵەباڵە سەرەتا بەخێر بن سەر چاوم ئاسایی شتەکە ئاسایی و خەڵگا هاو بۆ چەرەسکردنەمانە بڵێن بازار وەکو پێشتر نییە کام جۆرە چکلێت و نوقل زیاتر دەبرا چەرەساتی تێکەڵە خەڵک زیاترێ بەجا لەم کاتەش خەڵک زۆر پارەی پێدەسەوە نیە بە شتێک دروستکەی کە خەڵک مشتری لێ ڕازی بێت و ساڵێکی هەرزان خۆتان دروستەکەن خۆمان دروستەکەن بەڵێ تێکەڵەمان هەیەتر بێت شتێکی وەسەد دروستکەی کە حاڵاتیش پێ بکڕێ باش ئەی چکلێت و نوقلەوە کامە زیاتر خواستی لەسەر زۆرینەیمان هێناوە هێناومانە گرانە بۆ کەسانی کە ئەتوانی هێناوشمانە هەرزانێت لە 16هزار و لامانە حتا 5000 هەتا بگرە 3000ریش ترۆ کەسانی کە بۆ نمونە پیانیەوەمانە لەم کاتی قەیران شتێ ئەتواننەوەوانە بکڕن زۆر سپاس کە لەگەڵ مابووی ژوان ئەزام هاژە حەزی لە شیرینیەوە هەندێک جۆری شیرینیە کە دانراوە کە خواستی زۆری لەسەر بوو هاوڵاتیان لە جەژناندا دانی دەبێ هەموو ماڵێک چکلێتی تێدا بێ نوقلی تێدا بێ شیرینێکی تێدا بێ بۆیە وەکو باسم کرد لە جەژنان و ینی زیبوون لە کاتی جەژندا هاوڵاتیان زیاتر ڕوو لەم شوێنانەکەن تا درنگانێک بۆ کڕینی پێداویستەکانیان دەست خۆش ئارام زۆر سپاس بەڕاستی بیرێ خستینەوە کە بەهۆی بەرنامە و پرۆگرامەوە لە بیرم کردبوو کە چەند ڕۆژێکی ماوە ئەبێ ئەو شتانەش بکڕین هەرچەندە قەدەغی هات و چۆش بێ بەڵام کللتوری جژن دەرناچێت لە کڕینی چکلێت و چەرەسوانە ئەبێژی خێراتێ ئینشەڵڵا جەما مۆستا لەکوێ ڕاوەستین با لێەوە دەست پێ بکەین و باسیێمان کرد جەروە لەناو خێزانێکە لەناو ماڵێکە چەند کەسێکن بەیەکەوە بەڵام هەندێکیان قسەیانە بەیەکەوە یاخود لەسەر شتێکی زۆر ئاسایی زۆر بەسی دوای کردو ئاشتەوای ئەو ماڵە شتێک بچێت دڵ و دەرونی هەمویان تەنگ بێت
لە کاتێکیش هەمووشیان مسلمانن ئەمە قسەی تۆ چییە بۆ ئەوان و ئەو کێشانە ئەوە هێنێت کە ئاشتەوای ماڵ و دواتر خێزان و هەمووشی تێک بچێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پەروەردە لە خێزانەوە دەستی پێکردیە کە لە بینی ژن و پیاوێکەوە دوای ئەوەی کە نەوەکان و نەوەکانی خۆیان پێ پەروەردە دەکرێت بۆیە فەرموویەتی خەیڕوکم خەیڕوکم لئەهلی و ئەنا خەیڕوکم لئەهلی سەل ناو مزگەوت دانیشتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵکی فێری خۆشەویستی کردیە فەرموویەتی دەزانن چێم لە هەموو کەس خۆشتر دەوێت تەسەوریان کردێ برێن عومەری کوڕی خەتاب یان عەلی کوڕی ئەبی تاڵیب یان فەرمووی ئەبوو بەکری سەدیق فەرمووی داکمان عایشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستی خستیتە ناو خێزانەکان چونکە لەوێەوە بەڕاستی پەروەردە دەست پێ دەکات ئەگەر لە نێوان ژن و پیاوێکەوە ئەوان لەگەر یەکتری خۆشەویست نەبوون ڕێزی یەکتریان نەگرت ئاشتی لە نێوانیان نەبوو کوڕ و کچەکانی خوارێش لەوان تەمەشا دەکەن لەوان فێری ئەو تەربیەتە دەبن تەمەشا دەکەی بەڕاستی جاری ئەگەم منداڵێک لە دەرەوە توند و تویژ و تووڕە بوو ئەوە بزانن نەتیجەی پەروەردەکەی ماڵەیە جا بەڕاستی دەبێت پەروەردە لە خێزان و دەست پێ بکە چونکە هەر ئەو پەروەردەی خێزانەیە دوایی مجتەماعشی لەسەر پەروەردە دەبی تەماشای ئێستا ئەو تووڕە و توندیەی کە لە وڵاتی ئێمە بە عێراق و بە کوردستانیشەوە لە ناو هەموو جومگەکانی ئەو وڵاتی ئێمەدا هەیە هەمووی نەتیجەی پەروەردەیەشی سەقەتە لە بیدایەتەوە مەسەڵەن کاتی خۆی ئەو وڵاتی ئێمە بە عسکەرتاریەت هاتیە هەمووی خەڵکی لەسەر عنف و تووڕەی توندی پەروەردە کردیە هەر لە مامۆستا ئاینی وەڕابگرە کەم لەو خۆمانەوە دەست پێ بکەین تەماشاکەین مامۆستا لەسەر مینبەر زارێکیان یەک لە مامۆستایەکان هەواری کردیەوەتی دوور لە جەنابتان پیاوێک مەشروبی خواردیە لە مزگەوتەکە دانیشتیە مامۆستا شاواری کرد بوو وتبووی ئەوەی مەشروب خۆرە هەمووی بێئەخلاقن دەی ئەو کابرایە دواییش وازی لە نوێشینە فترەیەک دوایی وتیان مامۆستا و پیاوە نایەتە نوێژ ئێستا نوێژ ناکە دەیبزانە ئەو مامۆستایە بەواسطە یەک کەلیمە قسە ئاشتی و پێکەوە ژیان و خۆشەویستی مەحەبەتی یعنی لەناو خەڵکەکەی نێژ بەس مامۆستانی مەبەستم هەردووکە ئەو بیبوونمونە دوو کەس قسە لەگەر یەکدی ناکەن بەڵام نوێژ ڕۆژ و خێر سەدەقات لە هەموو شتێکی زۆر مەزبوطن حتمەن گوناحیان چەند گەورەیە ئەوانەی قسە لەگەر یەکدی ناکەن طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیح فەرموویەتی ئەو کەسەی کە دوو کەس قەتی عیلاقی لەگەر یەکتر بکەن یعنی ئاشتی لە نێوانیان نەمینێ هەوڵی تێکدانی ژیانی خەڵک بدەن جا ئەو ڕۆبەڕاستی هۆکارەکان زۆرن مەسەن جاری وایە نوشتە چیەکە جاری وایە سێحربازێکە جاری وایە کەسەکە بە هەر بەناوێک دێتە پێش مەسەلەن بینی ژن و پیاو تێکەدا بینی جیران تێکەدا بینی خزمەکان تێکەدەن یعنی ئەو شتانە بەڕاستی گوناهی زۆر گەوران پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەی زۆر گەورەی کردیان ئەوانە دەچنە قالبی نیشانەی منافقین یعنی کەسانەکەن لەسەرەوە خۆیان بە مصلح و چاکخواز دەزانن بەڵام لە ژێریشەوە خەریکی بەرنامە و تێکدانی ژیانی خەڵکن جاوەکو باسم کرد ئەو پەروەردەیە بەڕاستی لە ئەساسەوە دەبێت لە خێزانەوە دەست پێ بکەین ئێستا ئەمە بەرەو جەژن دەڕۆین پێویستمان بۆیە بەڕاستی ئاشتی و خۆشەویستی و مەحەبەت لە ناخ دوور دەرونی خۆمان و ئیعلانەکەین مەسەلەن جەنابەت من سەرۆشی وڵاتمان مەسەلەن لە کاک نێسیروانەوە کاک مەسرورەوە بێن لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەوە مەسەلەن پەخشی بکەن ئەو خەڵکە خۆشەویستی لە ناو خەڵکی دروستکەن لە ڕووی سیاسیەوە مەسەلەن لەگەر حیزبەکان هەمووی پێکەوە دانیشن چەند جوانە سە بەیانی دوو بەیانی مەسەلەن هەموو حیزبەکان پێکەوە دانیشن دەستخانە ناو دەستی یەکتری برێن هەموومان وعد دەین کە خزمەتی وڵاتی خۆمان بکەین یعنی ئێستا میلەت بەڕاستی زۆر بێزارە لەو هەموو نەبوونی و بێمەعاشی و قات و قوڕی و ئەو هەموو فەقیری ڕەنگە خەڵک زۆر جار لەسەر ئەمە کە بێزارە خەڵک یاخود دەروونێکی ماندووی هەیە کەسانێکان یان هەلەکە خۆزنەوە یاخود بە شێوازێکی جیاواز لە ڕێگەی پۆستێکەوە بێ لە سوشیال میدیا بێ یاخود لە سەر تەلەڤیزیۆنەوە بێ قسەیەکە کاکەوا کە ئەوەی تر دڵ و دەرونی خەڵک هیلاک ئەکا ماندووەکە کە لە کاتێکا چارەسەریش نییە بۆ نمونە ئەمە لەو کاتە سزای ئەمە چۆنە بێ یاخود هەر لە دینی ئیسلامە سزای ئەو کەسانە چۆنە کە هەوڵەدەن بۆ تێکدانی ئاشتەوایی وڵا ئەوانە تەبعاً بە کەسانەشی تێکدەر و خراپەکار خی گەورە باسییانەکەوە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم ڕقی لەو زۆرە کەسانە بووە دەبێت ئێمە بەڕاستی وەکو باسم کرد شتەکان بە حکمت و لێزانین و پێکەوە ژیان و پێکەوە دانیشتن شتەکان حل بکرێ سەمە دەزانین قەیرانێکە تووشی بووینە و یانێ پێشاتیە هەمووشمان تێیدا لەوانێ بەرپرس بین کو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته يعني هەموومان تێیدا بەرپرسین ئێستا هەرنەی بڵێ فلان کەس یان فلان حیزب دەی ئەو وڵاتە چێ هەموومان براو کەس و یەکترین بۆ کەسی بێگانەی تێدا نیە دەی کەمادەم هەموومان کەسی یەکترینە پێویستە بەڕاستی پێکەوە ژیان و ئاشتەوایی ئیعلانکەین خاستن بەهۆی ئەو جەژن و ئەو عیبادەتانەی کە ئێستا ئێمە تێداین
کە بەشێکی گەورەی ئەو عیبادەتەی کە تێداینە بەڕاستی ئاشتیە ئارامیە کە دەکەوێتە دڵ و دەرونی ئینسان خوای رب العالمین فێری ئەو ئارامیەمان دەکات کە ئێمە بە ئارامین لەگەر خەڵکی لەگەر جیران لەگەر دەوروبەرمان لەگەر برادرمان لەگەر دایک و باوکمان ئێستا خەڵکانەکەن بەڕاستی لەگەر دایک و باوکیان عیلاقیان نییە ئێستا زۆر جار ئێمە ڕۆژانە چەندین تەلەفۆنمان دێ والله ئافرەت تەلەفۆنی کرد دەرێ مامۆستا 3 مانگە پیاوەکەم بینی نێوانیمان تێک چووە قسەی باش ئەوانە گوناحیان چەند گەورەیە باسکرا لە ناو ئیسلام ئەوانەی قسە لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێن نابێ مسلمان 3 ڕۆژی بەسەردا بڕۆ پەیوەندی بپسڕێ لەگەر برایەکەی خۆی نەک برای داک و باوی مەبەستی مسلمانێکە جا هەموو کەسەکانی کە لەگەرمان دەژین جا خێزانتە کوڕوکستە دایک و باوکمانە جیرانمانە خزم و کەسمانە نابێ 3 ڕۆژ بەسەرماندا تێپەڕی بەڵام بەڕاستی ئێمە وەکو باسم کرد زۆر جار ئێمە ئەو خەڵکەی کە ملتەزیم نییە بە دین بەشێکی دینی هەڵبژاردێ بۆ خۆی کە ئەوەی پێی خۆشە زەکاک ئەحمەدی مفتیزادە باسەکە دەفەرمێت دین یعنی ئەخلاق دەفەرمێت کەسانەکەن بەڕاستی هەندێک لە دین وەردەگرن ئەوەی کە نفسی بوێ چکە دەفەرمێت زاری وا کەسی وایە نوێژ دەکات و نفسی خۆی لە نوێژ دەکەی مە خەڵکمان لەگەر بۆ لە سەفەری عومرە کاکات و لە بۆ چه هاتی عومرە دێ وڵا هەر پێم خۆش بوو بێم یعنی حەزم کرد ئەو جەوەش ببینم ویان یعنی قەزیەکە ئەوە نییە مەبادئ بی فکر بی یعنی ڕۆچ و بیتە ناو دڵ و دەرونی پەروەردەیەکی ڕاست و دروست بی لە دینداری یعنی ئارامێشی لە دڵ و دەرونی دروست کرد بی خەرکە باسمان کرد نوێژ بەڕاستی ینی ئارامەکە لە بینی بەندە و لە بینی ڕەب العالەمین دەبێ ئینسان فێری ئەو ئارامێ بکە بەڕاستی کە لە نوێژەکە سەلامی دا و ڕقی لە زیرانەکەی خۆی نەبێت ئەی مامۆستا ئەگەر وا بوو ئەو نوێژ و ڕۆژوەی قبوڵە بێت بۆ نمونە هەیە نوێژەکە ڕۆژوەکە ینی ئەوەی کە واجبە لە ئیسلامە ئەیکا بەڵام قسەی نییە لەگەڵ چەند کەسە بە 2-3 ساڵ لەگەڵ خوشکەکەی لەگەڵ براکەی لەگەڵ خەسووی لەگەڵ هەر کەسێکی بۆ نمونە قسەی نییە بەڵام لەم کاتێ ئەم نوێژ و ڕۆژۆکەی قبوڵە بێ والله فەرمودەی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسێک کە قاتعی سیلەی ڕەحمە فەرمێ نوێژ و ڕۆژی دروست نییە با خۆشیمان دیکە هەر ئەو فەرمودەیەکی لە بۆم جەنەبتان خوێندەوە من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه ئەگەر ئینسان خۆی نەگریتەوە لە قسەی خراپ خۆی نەگرتەوە لە کردەوەی خراپی یەک لەوانەیە کە تێکدان و ئاشتەواییە یعنی نەمانی ئارامیە نەمانی ئێستا مەسەر ئەو وڵاتی ئێمە الحەمدوللا دەبێت شکری خوا بکەین کە هەموو جیهان هاواری بوو لە دەستی نەخۆشی کۆرۆنا الحەمدوللا خوای گەورە بەهۆی ئەو هەموو خەڵکی دڵسۆز و بە میلەت و بە حکومەت و بە هەموو شتەکان گەیشتینە ئەو خۆناغی ئێستا کە الحەمدوللا کەمترین زەرەر درایە کەمترین کەس مەسەلەن پێوەی مبتلا بووە بەڵام بڕۆ وڵاتە زلهێزانە کە لە قیمەی دەسەڵات و تەکنۆلۆژیای پێشکەوتونی طب و هەموو بوارەکانیش بووینە دەی زۆرترین زەرەریشان کردیە بەڵام الحەمدوللا دەبێمە شکری خدا بێجارێ ئەم دەینە سەر نەتێکدانە ئاشتەوەیی بۆ نمونە کێشەک دەدرست بێت نێڤبینە دوو ماڵادا دوو بنە ماڵادا لە ئەو کێشە دێ هەوڵ ئێتەدان سڵح عەشائیری هەر تشتێکی هەبێت بێتە چارەسەرکردن ماستەر لێنەیەدا ئاشتەوەی تێک نەچێت گەلە جارە پارەژی تێتەدان بوو چارەسەرکردن پرسگرێکی دانا پارەی درستە بوو پرسگرێک ماستەر نەبێت و سڵحێکە عەشائیری وەکیان کوردیت بێژین چێ بەتیانژی نەدرستە بەس بوو هەندێک و ئاشتەوەی تێک نەچێت طبعا خوای گەورە لە قورئان قیساسی دانایە لە بۆ ئەو نازانم ئەو خۆت دەبای پرسیارەکەی مەسەڵەن کە دەیکەی جەنابەت لەسەر شتێکی معەیەن بێ مەسەڵەن ئەگەر لەسەر نەمانی ئاشتەوایی بێ لەسەر بابەتێک بێ ئەگەر کوشتنە ئەگەر قیساس و تۆڵە وەرگرتنە لەسەر شتێکە یان هەر لە ناخۆشیێکی بەسیط بووە مەسەڵەن هەر بۆ نمونە پرسگریەکە بچیکە لێ ڕەنگە ببتە پرسگرێکەکە مازن جارێ ئەمێش قیساسێ لێ بگەڕێ مەسەڵەن کە دزیە یانژی کوشتنە ئەمانە بدەن ڕەخەنگ بەس هەست پێێ تێکردن پرسگرێک مشکلە فیتنەی گەورە لە گۆڕێدایە بۆ جوانە قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک لەوە کە دروستە ئێمە بێن بە پارەش ئەو ئاشتەوایی بکەین و لۆی کە فیتنە دروست نەبی فەرموویتی لەیس الكذاب يصلح بين الناس یعنی ئەو کەسەی کە سڵحی نێوان دوو بنەماڕە دەکات دوو حیزب دەکات دوو دەوڵەت دەکات دوو کەس دەکات دوو خانەوادە دەکات ئەگەر لەو نێوان دەدا درۆژ بکە بە درۆ حساب نییە کە درۆ یەکێکە لە گوناحە کەبیرەکان کە خوای گەورە لعنەتی لێ کردی لە قورئانیش بەڵام لێرە ڕسوول الله صلی الله عليه وسلم لە بۆ پێکەوە ژیان و ئاشتی ژیان پێکەوە ئیزنی ئەوەی دایە کەسێک ئەگەر لەو بەینا زەرور بوو واجب بوو بە درۆیەک دەیتوانی فیتنەیەکی گەورە بکوژێنیتەوە چونکە خوای گەورە کا فەرمی الفتنة أشد من القتل فیتنە گەورەتریشە لە قتل لەبەرچی چونکە قتل جاری وە کەسێک دەکوژێ ئەوە تەواو کۆتایی بە مەشاکلەکە دێو دەڕوە بەڵام فیتنە جاری وە سەدان کەسی تێدا دەکوژێ لەبەر ئەوە بەڕاستی فیتنە گەورەترە جا ئەو قەزیەیە جاری وای مەسەلەن هەندێک پارە دەدرێ
ئەوە پێی دەگوترێ دەفع البەلا یعنی لۆی کە ئینسان بەڵایەکی گەورەتر لەسەر خۆی لا ببە فیتنەیەکی گەورەی پێدەکوژێنیتەوە مانعی تێدانی و دروستە. باشە مامۆستا باسیەوەت کرد زۆر جار لە ڕێی ئەو فیتنەیە بێتە هۆی کوشتن لە ناوچوونی کەسێک لە ناو ینی ئەو ئازاردان و بۆ نمونە ئەو ئاژاوی کە دروستە بێ ئایا هەر لە ڕووی جەستەییەوە دروستە بێ یاخود لە ڕووی دەرونیشەوە بۆ ئەو خێزانە بۆ ئەو کۆمەلگایە هەر دروستە بێ و ئەبێتە هۆی تێکدانی ئاشتەوایەکە. تەوان ئەمە بە حکمیەوەی زۆر زار لەو ئاشتەوایانە کە بەشدارین لە سەرەتای دروستبوونی مەشاکل و ناخۆشیەکان ئەوەندەی ئازارەکە دەرونیە ئەوەندە جەستەیی نییە بەڕاستی چونکە ئینسان لە دەروونەوە دەڕوخێ زۆر زار ئەمە دەرین کاکە ئێوە بەس سەبرتان هەبی لە خلالی سەبرگرتن بەڕاستی زۆر شت حەل دەبی بەڵام کە ئینسان سەبری نەبوو تەمەشا دەکەی بەڕاستی بە ینی ئێستا لە ترافلایت دوو کەس ڕاوەستاینە یەکیان سەبری نییە یەکیان سەبری هەیە لە خلالی لەوانێت چەند چرکەیەک لەوانەیە نیو دەقەش نەخوا لە ترافلایتەکە بێ بپەڕیتەوە حالت بووە خۆ جەنابیشتان بینیتان لە گلۆپی سۆریدا ڕۆیشتی یەکسەر تووشی حادیسەشی گەورە بە دووسێ کەس مردیە تێیدا دەی خۆ ئەگەر نیو دەقە ڕاوەستا بە سەبری کرد بە تووشی ئەو بەلایەنە دەبوو جا بەڕاستی ئەو شتانە هەمووی پێویستی بە چییە وەکو باسمان کرد پێویستی بەوەیە کە ئەمە دەرونی ئەو خەڵکەی هێوەرکەینەوە دینیش هاتیە ڕەمەزان یەک لەو لایەنە پەروەردەیانەی کە تێیدایە هەموو لایەکمان دەستگای ئەعلامیەکان کەەوە مەسئولێتی هەموو لایەکمانە بزات ئەو ڕۆ خەڵک چووە بە وەستای ئەو کارنتین و شتانە زۆری لە ماڵێنە باری ئێوە قورسترە بەڕاستی ینی پێویستە ئیش لەسەر ئەو وارە بکەن بەرنامەی دەرونی بەرنامەی ئاینی لە ڕووی پەروەردەی ئەو خەڵکە چۆن هێور بیتەوە چۆن ئەو عسەبێتی نەمینێ وەکو باسم کرد ئێستا عسەبێت بەسەر هەموماندا زاڵ بووە ینی مامۆستای قوتابخانەی وەکو زاوتی عسکەری لەسەرتە لەبەر ڕاوەستایە دکتۆرێکە لەگەر نەخۆشەکەی وا دەزانێ قائیدی جەیشە ینی هەمومان مامۆستای مزگەوتە وا دەزانێت کە ڕئیسی جەیشێکە ڕاوەستایە خەڵکیشی لەبەردەستە هەمومان بەو عنفۆ لۆی خۆی ڕەب العالەمین کاتێک کە باسی موسا دەکا کە دەچێتە لای فیرعون دەوێ حیوار و قسەی لەگەر بکە موسى عليه السلام لدلي رقك هيبر عن فرعون كفرعون قوتيتي أنا ربكم الأعلى بس خوي رب العالمين أقداري دلو دروني بندكاني خويتي ويبدأ فرمي اذهب إلى فرعون إنه طغى فقول له قولا لينا أي موسى برو الله فرعون كطغياني كرديا كسنوري بزانديا بلام كتسوي الله لسرخو خسي لقربك بنرمونياني خسي لقربك بخوشي خسي لقربك تاوكو بتواني استفادة بيه پیغمبري خواه صلى الله عليه وسلم زانم مامۆستایی پێکۆژیان و ئاشتەوایی لەناو بەشەریەت چیە بۆ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم جوانترین نمونە کاتێک کە فەتحی مەکەی دەکا 10,000 سەحابەی لەگەرە گەورەترین جەیش هەرچی مجریمە و خوێن ڕێژەکانی ناو مەکەشەیە هەموو لەناو مەکەی دانیشتینە پێغەمبەری خوا هات صلی الله عليه وسلم فەرمووی من دخل بيت الله فهو آمن من دخل بيت أبي سفيان فهو آمن من دخل بيت فلان 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 كوانا قاتلی مسلمانینش بووینە دوای ئەوەی کە مسلمانان هەمی کۆ دەبن و کافرەکانیش هەموو ڕائەوەستن بەرامبەر کعبە ڕەسوڵ الله خیتابەشیان لۆ بدە گوتی ئێستا ئێوە چاوەڕێی چ دەکەن معاملەی من کوبی لەگەر ئێوە ئەوانیش گوتیان وەڵا ئێمە دەزانی ئەتۆ کەسێکی بەڕێزی کوڕی کەسێکی بەڕێزیشی دەیگوتی اذهبوا فأنتم طلقاء بڕن یعنی خوێن ڕێژەکان خراپەکارەکان ئەوانەی کە شەڕیان بۆ بەرامبەر ئیسلام مسلمانان فەرمووی بڕۆن هەمووتان ئازاد بوون شەڕمان لەگەر کەس نییە ئەوە جوانترین پەیامی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لۆ تەواوی ئەو برادەرانی کە ئەفکاری توندڕەویان هەیە بەناوی داعیشە بەناوی هەر ئەفکارێکە کە بین بگەڕێنەوە سیرەت و سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کە ڕەحمەتەن للعالمین ئەم زۆر جارە قسەی دەکەم دەڵێم ئەو کەسانی کە بەڕاستی لە ئیسلامیش دەخوێن ئەگەر منیان بینی ئەگەر مامۆسایەکیان بینی ئەگەر گروپێکی ئیسلامیان دیت ئەگەر هەر کەسێکیان دیت یعنی کردەوەیەکی ناشین و توندڕەوی خراپەکارانەی هەبوو ئەو بزانن لە چوارچێوەی ڕەحمەتەن للعالمین ڕەسوڵ الله حالی نەبووە لێ چوویتە دەرێ هەر ڕەحمەتەن للعالمین ئەم دیسا هەم ئاەتە قورئانە بە حەسکیمەکە یا دیار لەکم دینکم وەلیە دین طبعا ئەوەش ئایلێ پێکڤەژیانە ئاینات ناوە کۆمەڵگەیدا هەرێک دینی خۆ بەس ئالیە دژی بێژێت هەر کەسێکیش دینی خۆ دەرکەت مرتەدە بێتە کوشتن باشە کەنگی لەکم دینکم وەلیە دینە و کەنگیژی کۆبرایەک مرتەدە و کەنگی ئەوە تێتە تەطبیقکردن چونکە گەلە جارە خەلەتی طبعا ئەوە کە دەفەرمێ من بدل دينه فاقتلوه ئەو حەدیسانە لە کاتی حرب بووە مثلا کۆمەڵک لە منافقین لە ناو جەرگەی شەڕەکان 300 کەس مثلا لە یەک لە شەڕەکان بووە لە مسلمانان هەڵگەڕاینەوە ئێمە دوو مرتدمان هەیە مرتدی محاربمان هەیە مرتدی مسالیمان هەیە مرتدەکمان هەیە کابرا وەکو باسمان کرد 300 کەس لە ناو جێشی مسلمانان
شیرەکانیان ئەو جارە پێچەوانە کردەوە ڕوبەڕووی پێغەمبەر و مسلمانان شەڕیان کرد لەوێ پێغەمبەری خوا فەرمی من بەدەلە دینەهو فەقتلوه ئەگەر کەسێک دینی خۆی گۆڕی بیکوژن ئەخر ئەگەر ناخۆ خوای رب العالمین لەسەرەتا کە فەرموویتی لا ئیکراها فی الدین کە کابرا بۆ مسلمان دوای وازیشی لە ئیسلامینە خۆخوای گەورە لە قسەی خۆی پەشیمان نابیتەوە هەر لا ئیکراها فی الدینە بەڵام قسەکە لەسەر چییە لەسەر ئەوەی کە ئەو کەسە شیرەکەی ئەو جار ڕوبەڕووی مسلمانان کردیتەوە بوویتە مرتد دەچی محارب مرتدی محاربی شەڕمان لەگەر دەکات دەی باشە کابرا شیری بەرامبەر من ڕاگری شەڕم لەگەر بکاو سەرم ببڕی دەیخوا من ناچم گوری پێشکەشکەم ئێ هەر دەبی شەڕی لەگەرکەمەوە بەس کە ئەبرای مرتد خۆمەوە نمونەشمان هەیە تەماشای پیاوەکەی ئەوەی کە کچەکەی ئەبوو سوفیان ڕەملەی کچی ئەبوو سوفیان کە خێزانی پێغەمبەری خواشە دوای عەلەیهی سەڵات وسەلام کە هیجرەت دەکەن بەرەو حەبەشە پیاوەکەی لەوێ هەڵدەگەڕێتەوە لە ئیسلام مسلمان بووە هیجرەتیشی کردی لەگەر مسلمانە لەوێ دەبێتە نەسرانی دەبێتە کەسێکی نەسرانی باشە ڕەملە لەوێ تاقییانە دەمینێتەوە چەند مناقەشە لە بینە ڕوودەدا دەرێ ئەگەر من تەلاقە دەدەم واز لێ دەینم ئەگەر واز لە ئیسلام نینی دینی مەسیحیەت باشترە وا بکەین ئەویش دەرێ نەخێر ئەمن ئیمان چوویتە ناو دڵ و دەروونم قەناعەتم وایە کە ئەو باشترین دینە ئەتۆش لە خۆت ئازادی ئەوە بوو کە ئەوی تەلاقدا ڕەملە لە ماڵی خۆی ماوە دوای پێغەمبەری خوا داخوازی دەکا نەجاشی لە ئیمارە دەکەن و دەبێتەوە شیلی و دوایی دەچێتە هیجرەت دەکاتەوە شاری مەدینە باشە دەی پێغەمبەری خوا لۆ نەیفەرموو مادەم کابران مسلمان بوو بوویتە نەسرانی لێ بڕۆم بیکوژن تمام يعني بنرد هر أوي تمام درسته لكم دينكم ولي دين لكم دينكم ولي دين لا إكراه في الدين هر أوي كقاعدة خوي رب العالمين بلا ما كو باس ما كر مرتد محارب مانيا شون كافري محارب مانيا كافري مسانيش مانيا كابراي النصراني كابراي مشرك كابراي يعني ملحدة دلا من هیچ شرم لەگەر کەس نییە ڕێزیش لە هەموو کەس دەگرم لۆ خۆم دینی خۆم ئەوە قەنەعات وایە ئەو ئەشەوەیە جوانیات یا بەحەسکردن ئیسلامەدا ئەم جێب بکەین ژیانە خۆ ئەوە واجبی سەرشانی هەموو لایەکمانە وەکو مامۆستای ئاینی وەکو تەواوی مسلمانان ئێمە شەڕ لەسەر عەقیدە نەکەین چونکە خوا فەرموویتی فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر مەگەر ئەو کەسەی کە بێ شەڕمان لەگەر بکە بمان کوژی خۆ ناکرێ گوری پێما خۆشە کاک ئەحمەدی مفتیزادە لۆ بەڕاستی ئەو پیاوە قودوەیەکی جوان بۆ لە بۆ هەم زانایەکی کوردی خۆشمانە ڕۆژە وتیان تەلەبەکانی باسییان کرد وتیان دەگریا وتیان کاک ئەحمەد لەبەر چ دەگریێتی وەڵڵا لۆ ئەبوو جەهل دەگریا پێیان سەیر وتیان چۆن لە ئەبوجەهڵی پێم خۆش بووی ئێستا زەندی بووایە بچوومە یەقەم بگربات توخوا ئەبوو جەهل خۆت مەخە ئەهلی جەهەنەمیان پێم خۆش نییە بکە ببێ ئەهلی جەهەنەم پێم خۆشە ببێ ئەهلی بەهەشت ئەوشتەوەی پێغەمبەری سڵ سەر بەحسکری هەم خی گەورە دەرمی خوزی مەهێشتا دەم خی گەورە فەرمێ ليخرج الناس من الظلمات إلى النور خودش راضي بێت ئەم جەژنش بێتە مای ئاشتەوایی و خۆشی بۆ هەموو راضي بێت دووبارە مستەنیەشەوە دیالمەدە بن خودی سلامت بن خی گەورە تاعاتی هەموو لایەکمان قبول کە ژوان بابەتێکی جیاوازمان هەیە کاویش ساڵانە ئاژەڵدار و مەردارانی هەرێمی کوردستان پێش هاتنی وەرزی گەرما و هاوین شەنە دەستی پێ کردووە بەڵام ماوێتی هێشتا بە شێوەیەکی هەرەوەزی کاری پاکردنەوە و بڕینەوەی خوری ئەو مەڕەکانیان و ئاژەڵەکانی دیکەکەن ئاژەڵدارانی گوندی کوێڕێک لە سنووری دەڤەری گەرمیان بۆ پاراستنی ئاژەڵەکانیان لە گەرما و ئەوەی جستیان زۆر گەرمانە بێ هیلاک نەبن ئەیان بنە ناوچە کوێستانیەکان و لە کاتی لەسەر کانی و کارێزەکان پاکیانەکەنەوە و هەم لەو ناوچەیە دەیان ئەیان لەوەڕێن و پاکیانەکەنەوە و هاوکارمان کاروانیارە سەردانی چیای خۆشکی کرد من لە ناوەکانە زۆر باش نیم خۆشکێ لە باکووری گەرمیانی کردووە و مەردارەکانی بەسەر کردوتەوە بابەیەکەوە کاری بڕینەوەی خوری مەڕەکان و ئەو ئاژەڵانە ببینین کە بە هەرەوەزی ئەکرێت لە مانگی ڕەمەزانە بەرەف نۆفچێت خۆش و چیایی
ئێمە ساڵانە لە وەرزی بەهارە لە کۆتایی بەهارە با بڵێن لە مانگی پێنجا هەڵەسین بە بڕینەوەی مەڕەکان و بە کارێکی هەرەوەزی هەڵەسین ئێمە هاوکاری یەکتریەکەین ئەمە تەنها کەسێ ناکرێ ئەبێ چەند دۆست و برادەر و خزم و ناسراومان هەیە و هاوکاری یەکتریەکەین بۆ بڕینەوەی مەڕەکان لە ساڵی یەک جارا بڕێنەوە و ئەبێ بۆ بەکارهێنانی ئەوەی کە مەڕەکەی پێ بڕێنەوە ئەم هەورێ ئێمە پێڵێن هەورێن و بازێکی پێڵێ برینگ و ئەبێت تیژ بێ و ئەبێ ئاگاداری مەڕەکە بی کە نەی بڕی و ئاگاداری دەستی خۆبی ئێستا کە وەرزی بینەوەی حیوانەکان هاتووە بە شێوەیەکی هەرەوەزی کە لەگەڵ ئەوانەی کە دۆست و برادر و خزم و ناسراوەکانە دەستەکەین بە هەرەوەزی هەرچەنە ئێستا وەرزی بینە لە ناوچەکانی گەرمیانەوە کاتی نەماوە بەڵام لە ئێمە ئێستا هەتاکو ئێستا کاتەکەی زۆر لەبەر ئەوەی ئێرە شەو پلەی گەرما زۆر تا ئەبەزێت تقریبەن بۆ تا 7 سریزی بە ڕۆژیش ئاوا خۆتان ئەزانن کە ناوچەکەی فێنکە هەوایەکی فێنکی هەیە وشک و باشە ئاوێکی باشی هەیە فێنکیەکە بەهۆی ئەوە کە کوێستانە دایەکی زۆری لێ و ناوچەیەکە دوورە لە پیشەسازیەوە هەواکەی زۆر لەبار. بەرانە بوو لەو ڕێ خودی هزی بتوان کارکرد توسا کارتوانه گله زحمت چه شوانی و چه گاوانی و یا هر کاری که صاحب زحمت هاوین داد تایبتی جاف شلت صاحب زحمت گل آجالا خودی خیرام بس کارێکی زۆر خۆشیشە ژمان لەگەڵ ئەو مەڕ و ماڵاتە زۆر جوان هەم پاکێکی دەم چێژێکی خۆشیشیەوە نییە بێژین دەنگێ دەفێش دیرێ خۆشە دەنگێ دڵێش دیرێ خۆشە ئەم خودی حەز کردێن و کە دەرباسی بەشی دوێ بەرنامەی بین بەشی دوێ بەرنامەی ئەفشەڤە میوانت گەلک تایبەت مێت هەین یعنی ناف کوردستانێدا تایبەتیژی هەولێرێ یعنی نیشان و ئایکۆنێ دیارنت ناف سرود گوتنێ و مالوت خوێندنێدا الهەمی کوردستانی تایبەتیژی هەولێرێ خودی حەز کرد ئەفشەڤە ئەم دێ مناجات سرود خوێندنێ مەولودی پێشکەشی و ئەیکین حاضر بینە مامۆستا دەشتی و حاجی دەریا مامۆستا دەشتی و حاجی دەریا هین گەلە پێراتن و vêrê ڕوون کرد ڕەمەزانەوە پیرۆز خودی ڕۆژین و بێژ و تاعاتی و قەبیل وای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبول بفەرمێ شەوێکی زۆر مبارەکە کە شەوانی قەدرە ئینشاءالله خوای گەورە سبحانه وتعالى بە کەرەم و لوتفی خۆی لە دەرد و بەڵا و نسیبەت و ئەو موسیبەتەی کە ڕووی لە ئێمە کردو لە وڵاتمان کردو خوای گەورە بە بەرەکەتی ئەو لەیلەتول القەدر ئینشاءالله کۆتایی بە هەموو ناخۆشیەکان بی بێژۆ باشترین دەستپێک وەکی هەم قرآن پیروز دا و پیغمبری صلی الله علیه و سلم گلک جرا تأکیدی لیکری الا بذکر الله تطمئن القلوب تأکید باشترین دەستپێک هندێک ئاەتێت قرآن پیروز دەنگێتەیە خوش پێشکەشی گوهدارە أعوذ بالله من الشيطان الرجيم فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم
العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون صدق الله العظيم ما شاء الله ما شاء الله وجو آتم ترخان كر تقريبا نزيق دبين ولا زجن خواهي قولة دفرمي يريد الله بكم اليسرى دائما شتي سوكو آساني دوكو آيني پیروز إسلام واني كان ناتوانن بروجوبن يعني ناتواني بجداري لن بروسي رمضان بكن خواهي قولة فرمي تشتي سوكم لأي ودوشتي قرصنا وهروها لتكمل العدة الدكيك رمضان كوتايدي خواهي قولة فرمي ولتكبروا الله ان شاء الله خذ دي مجهين تاوي روجيش ولعلكم تشكرون سباسي خواه بكن كدرفتي بأيوة تندروز تساچي كردن توانيتان روجي مانج رمضان بتساچي بري بكن ما مستدشتي بله جان ما مستعد آینی بهرا پترش وانه یعنی نزدیکی 160 ساله ما مستعد آینی یان گوتارخینی یان پیشنویجیت هل بجرن بله. جان خو همیه ده بله بس ده هر تسبیک خو مولود خوینن و گونتران سرودا ده هل بجرد قرآن خوێندنێکی ما شاء الله. ماشەڵڵا هەموویت لێ کە کۆکرۆتەوە چۆن دەمەوێ لە بەرنامەی ڕێی بەرنامەی جەنابتانەوە بەڕاستی ئەم پەیامە بگەێنم بە هەموو مسلمانان و بە هەموو کەسانێکەوە مامۆستایانی ئاینین بە هەرەیەکیان تێدایە بە حەقەت ئێمە گەر بین بەراوردێک بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە پەیامەکەی هینایە بۆچی هینایەتی بۆی کەوا ئینسان دەرباز ببی لە زەقتی نەفس یعنی ئینسانەکە مرۆڤەکە لە ضەغتی نەفس بێتە دەرێ مرتاح بی لە ژیان کاتێک کە گوێ دەگرتە ئەبوو موسای ئەشعەری ئەبوو موسای ئەشعەری معلومی جەنابتانە سەحابەتی زۆر دەنگ خۆش بووە لە یەمەن دێتە خزمەتی دەخینی کە دەخینی قراعەتێکی جوان دەخینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی دەرێ لەقەد ئوتیتە میزمارا من مەزامیری ئالی داوود فەرمێ بەڕاستی نەبەراتی سەوتت یعنی خۆی دیتیتەوە بە شێوازێک لە شێوازەکان زۆر دیارە جیاوازە دەنگەکەت هەست بە مرتاحی دەکەم و لاشە و دەروونم دەباتە جێگایەکی تر کە مامۆستایانی ئاینی پێم خۆشە ینی وەکو کەڵە پیاوانی تریژ مەحویە سافیەوەنە هەمووی مامۆستای ئاینی بووینە ئەو شتە ئەو مۆرکە لە کوردەواریدا تەنها بە مامۆستا دەشتیوە نەنووسوایە بەڵام خۆم کردایتە بەر ئیشەکەی دەمەوێت شتێکی وا بکەم یعنی شتێکی وا جیاواز بکەم بە حەقەت یعنی کە ملەتی ئێمەش کاکە کەڵەپیاوی تێدایە مامۆستایانی بۆ نمونە من ناتوانم بڵێم خۆم تەسکەمەوە بەس لە سەر مینبەر ممچینە ئەو تەذکیرەی ئەو ئێرشاداتێکم بە سەوتی خۆم دەیکەم زۆر تەسیر و کاریگەتربی کە لەوەی کە بتوانم بە ئامۆژگاری خەڵک بتوانم بین مەسەر ڕێگا وفعلا جوصة يا مام طبعا ئەم دەمەوێت لەو طبعا لێرەدا ئیمامی غەزالی پێم خۆشە ینی ئەو بابەتەی بڕژێنم بە حقەت ینی زۆر گرنگە إمامي غزالي لكتاب إحياء علوم الدين دفرمي من لم يحركه الربيع وأزهاره هركسك للعشي خوي لدروني خوي كدست دروا لبهارة خوش قلزار دبينيتن والعود وأوتاره أو قصي إمامي غزالي عود إيش بشكل بابتانا فهو فاسد المزاج أو إنسان عمره فلا خدي خوي دا لدروني دا يعني فاسد يعني اشتا شوي تدانية دروني بزوليني يعني بروجيني وده فرمين ليس له علاج هيك علاج شنية ما دام بيجا ابدا علاج جوا ورقري طبعا اما كما اول كباز ده كاين لير دا على المكان يعني زور لسر او بابة الروشني وكو سلطان العلماء العز ابن عبد السلام لير كباز كدي طريقه في صلاح مسايما معناه امشوا زور جمان لتوبه دا علاج ورقري ما دام ما هي مناجاتكاني توبه او علاج ان شاء الله تعالى ضلي همولاك تانو بنران خوش دكين اشتواني خواي جورا ان شاء الله تعالى جمع مستعان از دا مایک درسکم بس گریدای از مایک درسکم از حسکم تجوید است ببکی تا آیات قرآن پیروز بوما خواندن شوفم پێم وا بێ بیهێنیتە ئێرە باشترە آیات قرآن پیروز بوما خواندن نوکە ئەم دێ بەحسێ چوونەوە بەرەف مەدینێ
ها وفيديوك جيا هي يعني بيك و خود فروكيش دهين ما شاء الله دفعوا فا مدينة أو شارع نا باتسينا الروزي كجرينترين جهة مدينة روزية باتسينا الروزي روزة شان خوشة كواتشات فروكي دا قلت يا ودفعوا فا ام حسكين فيجاري هين فيب ما فيش كيش إن شاء الله يلا رفقان اي دوستان اي رفقان اي دوستان بس يا بادرقاي وفا بكريت تابكي او ضل زنداني زفان بك زيت صبري أيوب ملك يا أبو قربان صبري أيوب ملك يا أبو قربان عمري نقم سنة بينزود الراجع شما روح كتسونا يا تمام بابسينا روزة روزة سنخوشة يلا بتينا روزة روزة سنخوشة شاري مدينة يا دلبوي بزوشة يا شاري بيغمبر والله يا دلبوي بزوشة يا بابسينا روزة روزة خوشة بابسينا روزة روزة خوشة شاري بيغمبر دلبوي بزوشة شاري مدينة دلبوي بروشة حركزنا خوش برايان بدوى الشفايا ساري دردي والله لا روزة يدايا ساري دردي بالله لا روزة يدايا بابسينا روزة روزة خوشة الله بسينا روزة روزة خوشة شاري بيغمبر دلبوي بزوشة شاري مدينة دلبوي بروشة مبروك بهواري سالم قال ذا شذري من ماربران حديت ذكات انتاوي روجي عزيز ومبارك مليح الذحات قبل من كزن قاعد داوي أمقو شوقي قايضة ولا قبرستان بقيح واني ذكر ذا وقم بذكر شي حضرتي رسول الله شهر مدينة قال غريب لمن مسلمان لا يا غريب مثل السرداني فرصة طيارة قش كردن خوشة فصلي بهارة عمر زور خوش بالله لقى الناس دارة بابسينا روزة روزة خوشة الله بسينا روزة روزة خوشة شاري بيغمبر دلبوي بزوشة شاري مدينة دلبوي بروشة مدينة مدينة جنم مدينة شاركاي بيغمبر والله ظلم غمجينا شاركاي بيغمبر قلي شيرينا يلا مدينة مدينة جنم مدينة
مدينة مدينة جام مدينة شاركاي بيغمبر قلي شيرينا شاركاي بيغمبر قلي شيرينا أرخم بقرباني قبة يسوزيتهم أرخم بقرباني والله قبة يسوزيتهم قرباني حوشة وببرهم برهي واليتهم قرباني حوشة والله برهي واليتهم مدينة جام مدينة 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 جام مدينة شاركاي بيغمبر قلي شيرينا شاركاي بيغمبر قلي شيرينا أرخم بقرباني عرس وريراني أرخم بقرباني عرس وريراني أبو بكر وعمر عثمان وعلي أبو بكر وعمر والله عثمان وعلي والله مدينة جام مدينة 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 جام مدينة شاركاي بيغمبر قلي شيرينا شاركاي بيغمبر قلي شيرينا أي بيغمباري شيرين كرذاوة أي بيغمباري والله شيرين كرذاوة كعبة لذاستي والله بتفكر ذوة كعبة لذاستي والله بتفكر ذوة سيدي عالم محمد هزار جا صلوات اللهم صل اي على ما شاء الله سيدنا محمد. افدنجي ان شاء الله هر بميند افدنجي هر بميند بو خدمت اسلامي بالدنيا واخرته ان شاء الله جماعة مستا او مقام و تێکست و سرودەی کەوتە چەند ئاوازێکی شمتیا گەلێ بوو هەمووی خۆت دا ڕێژیای شاعیرانیش و ئاوازەکانیش وەرگیراوە بەڵام خۆی بەکارهێنانەکە ئەساسە توانای ئەو ئەداکردنی قورجیش ئەساسە بۆ ئەداکردنی ئەو شتەی چکە ئەوانە ئەدایان قورسە ئەداکانیان وەرگیراوە ئەی تێکستەکانی خۆمان ئەدا گەلەکە قورسە لێدانە دەفێ تایبەتیش شێوازێ تەمام ئوستاد دەشتی 300 جا قورسترە ئەف شێوازێ تو پێجەنی یعنی لێدانە دەفێ ئەس خۆ چاوە منێ دەفێژی دەفاتەیە جدایەشیە دی تە باوەری دەفێت نوکەنی نزانم هەر پێستەیاتە نە ئەوە خۆی ئەشیعایە دروست دەکرێت بەڵام لە شێوازی ڕەنگەکەی وەکو پێست خۆی پیشان دەدات بەس ئەف شێوازە چاوەتە ژوان مەبەستێ بێ زۆر بەقوەتر بێت یعنی ماشەڵڵا لێداناتە گەلێک یا پێزە بەس ئەس باوەرکم دەف گەلە خوفتەتگرت تە چاخ و فێرکردە vê lêdanê خۆی دایمەن دەف دوو زۆری هەیە دەفەچی عرفانی هەیە دەفەچی ئەکادیمی هەیە ئەوەی کە لە تەنیشت وەردەگیرێ ئەوە دەفی ئەکادیمیە بەڵام دەفی من دەفی عرفانیە لە خانەقا و تەچیەکان وەرگیراوە ینی مەسەل بۆ نمونەوانەی کە لەسەلەن سۆفیزم و دەروێشاتیان کردووە دەزانن کەلیمەی خانەقا و تەچیە چیە لەو بوارەیدا من خۆم دیتەوە ینی فێرە ئەو شتە بووم ینی شتەکەش بەهرەیە لەکن کەس فێر نەبووی یاتە چ تاریقەیە بەڵێ ئیمە طریقەی عرفانیە عرفانی و تو چاوت خوشیت گەلگیری یعنی توژی حاجی دەریێژی چاوە ملوابی و هەر دەکات چاوت خود گرتن یعنی چاوگرتنەوە هیچ چنەت ناف کەش و هەوای هین پێشکەشتکن خۆی باسم کردوچی گوتم شعر و ئاواز کە ئەو کەسە کە ئەدای دەکا دەبێت بە ڕوحیەتێک بێڵێتن ینی خۆی لەو جێگای نەمینێ ئەگەر شعر ئەتو چاوت کردەوە و لەگەڵی نەسووی پێ بە پێبڵقە بە سەر نەکەوتی نەزاحەت لە شعرەکەی نانێ چکە عالمەکان قسەی جوانێ دەفەرمێ من القلوب يصل إلى القلوب من اللسان لا يتجاوز عن الأذن شتەکە لە دڵەوە هاتە دەرەوە دەستە ناو دڵەکان ناخی دڵەوە خۆشت دەبی خۆ دروستکەی ئەگەر تو لە ناخەوە لەگەری نەکورەی بڕوا و عقیدت بە شتەکەی چاوگرتنی هیچ چنەوی جهی ئەوە هین سەر بێژن طبعا خۆی ئەوەش دەوری هەیە مەسەلەن هەیە دەنگ مەسەلەن دەنگکەیە لە مێشکە دەنگکەیە لە قورگە دەنگکەیە لە زگا ئیمە زیاتر لە مێشکە لە بەرۆی قووەت دەکەین بە حکمی قووەتەکەی
ئەو مەقاماتە لە دەنگەژێ دروست دەبی. باشە مامۆستا بە چەند زمان نەتوانی مەقام و سوڵەتەکان بڵێ؟ مەقاماتەکە وڵاهی تقریبا برین مەقاماتی عربیم هەیە، فارسیم هەیە، باقیت کەش مەسەلەن ئەوانی دیکەش تقریبا کۆپڵەکمێ لەسەر مەدینەی برێن شعرەکە تورکیە بەڵام لەسەر مەدینە گوت. ئەتوانی بۆ نمونە مەقطعێکمان پێشکەشکەی چەند زمانێکی تیابێت ئێستا؟ دەتوانم وەکو تەحویلات ئینشاءالله. نعم سرى طيف من أغوى فأرقني نعم سرى طيف من أغوى فأرقني والحب يعترض اللذات بالألم لولا الغوى لم ترق دمعا على طلل ولا أرقت لذكر البان والعالمين يا أبو محمد نور عين محمد أبا محمد نور عيني والصبية والمحاسبنا يكلفني بإبراهيم يا ضيف المحاسبنا يكلفني بجواه أباد الليل وهمومي عليا أباد الليل وهمومي عليا وعلينا وعنا وحبايبي يا بوف يا بوف عليا فارس رهب بعم من مردي كرسي خيراني مدينة يا غرام ضب قل وقصو الله مضم الرسول أخضر يا مضم يا ريب آخ يا ريب
لتنجر كمل شي ذاي جمال يا راضي يا راضي يا وي ما شاء الله هزار جارة ما شاء الله الفي دنجي والفي هي حرام يكي ولتيا بله حرام يكي ولتيا حرام يكي والله هي جارة تقولي يعني هي هزد بوفان دلي مسلمان خوشكي يعني عين تسيهيت أديانك بير دلي مسلمان دلي مسلمان أجي في خوش بتو هادئ جدا يعني أف توريانو كهي طيبة تجي ناف خلكي دا في جوري سرود قوتني بتوانين خزمت بكين إن شاء الله ما بستي من أون ديا تنها بتوانين خزمتي خومان هركسك من خوم وتاربيجم طبعا إمامم خطيبم دكتوراشم هي لسر بحثي خوم دكتوراه مورقر لسر آثار الإنشاد في الدعوة إلى الله والإرشاد دكتوراه فخري مورقر ما شاء الله أو فضلك للآن خداه سبحانه وتعالى إن فضله كان عليك كبيرا هرشتك ديتن بو إنسان ديبري هذا من فضل ربي والله ما عندي بوني خوش متى دابو ما عندي بينا دياره زوريش بيو دياره لدانا دفيو همجي شوي هزا دنجي أفاتهي ما مستال دسبيك تبحثا وأياما معدودات وكبروا الله يعني آية القرآن بيروس يعني در دسبيك بدنجي خوي خوش بله أمي نزيكي ججنت بين بله بس يدودلم از داخازا بانكدانا كي بدنجتي طيبات بكيم يجي تكبيراتا مادام ام نزيكي ججنينا ام حسكين تكبيراتك كيم بدي بشتين جت تشتكي دي طيبات الدمو هيك مدفيت تكبيراتك كيم بصرت تكبيراتي جزا خم زياوازو طيبات تبخو الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا رزيبت ما مصطفى بجا چنكي مادام قال لك اش ما هفكارت ما برسياره مقامك عراقيش تتكن دسبيك ما مصطفى بس بو زانياري شرزيك تت مقام عراقي ده هي صدا سلام طبعا سورة يوسف تمام ما مصطفى بله هفكارت ما بحثا تشتكي طيبات حاضر كي يا محويه يا از تشتكي دي بيج مجا كشك دلتي بيجا اثرت سرودك طيبات يا هي سرودك طيبات يا هي بحثا دنياي وجريدانا ما في دنياي كتو بحثا جنجيت كي سواره ليد خورتو هر بچي اف دنياش بناچت كيش كابو تخو شوي پیشکش که اگر هر دو کاش تکل کی ام ده ممنون تبین و جا بری تو دست بب کی چونکی اف دمی مای بوته ما مستا ام ده خاطر خو خازین چونکی پاش ما ده بدنگ ما مستا دمای کی اما نه هر بدنگی تو با مقامک و تای ببینین دست پیشو اما ملاویل بینرام بکن بس خوشش بو یکم بیانی ججن بدنگی ما مصادشتی او تکبیره بکن او تکبیره ان شاء الله هر دنگت خوش به ما پیشکش کردن خود حس کردید گل ما مستادشتی بینو او تشتکی پیشکش یاد کتی طیبه جو دنگ خوشی با مصادشتی کوتای بینین ان شاء الله مالتان هر اودان و پر آشتوایی و مناجات و صورتی خوش بتو نوج و روجی همولای قبول به و هر شاد بن بنور بعدك
كاش في ظلمتي تقوانك تبكم بشمعيشي وغانساري شمعيشي وانا كم تبكي لخزنا يدلم داغرشي هيا هرداغي سودا دسامنا يا قددا وردي عشقي بي سودا لكم تبكي بزيماوم ليارانا يا بزيماوم أزال زوبا بمرد لا يام قصور جينا استعفانا كم تبكايا هوا ليلى براجي حاشرة دوادي لقى محوي حتى قامي قيامة أهوى ويلا لك تبكايا هربيني دواك وتقور دايبات أعمال شر بيرف ريام بزارق ذاتي لطفي فيك سيارة إلي دخريتين سلب نفسه هوايا فشت الذين الروي لا دنيا يا قبري هرب بيرنا يا دلد بو دنيا خوشايا بدوايا بنينا قرب السر اي بدبخي دنيا كاروان سرايا دسمان بقرا يا رسول دور ما الخيل